ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتیاوالەکانی ئەمڕۆی ڕۆژی هەینی سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. ڕێزگرتن لە یادی مەنسوور کەریمی لە شاری سنە، ناڕەزایەتی خەڵکی قەسری شیرین لە ئازدۆخی سەختی ژیان، شەپۆلی دەست بەسەرکرانی هاوڵاتیان لە شارەکانی کوردستان و ئێران، خۆپیشاندانی خەڵکیوان و مانیسا لە ئازڕەگەزپەرستی تورکەکانی باکووری کوردستان، ناڕزایەتی کرێکاران و شۆفێرانی بەندەردەیر، لە سێدارەدانی 13 بەندکراو لە چەند زیندانی ئێران و ناڕزایەتی کرێکاران و کەشاوەرزان لە چەند وڵاتی ئەوروپایی. ڕێزگرتن لە یادی مەنسوور کەریمی لە شاری سنە. ڕۆژی پێنجشەمە 27 سەرماوەز مەراسمی چلەی هاوڕێ مەنسوور کەریمی چالاکی کرێکاری خەڵکی سنە بە بەشداری کۆمەڵێک لە چالەکانی مەدەنی و بەناماڵە و دۆستانی ئەو کۆچ کردووە لەسەر مەزارەکەی بەڕێوەچ. هاوڕێ مەنسوور کەریمی چالاکی کرێکاری ناسراوی شاری سنە و لە ئەندامانی دەستەی بەڕێوەبەرایەتی یەکێتی ئازادی کرێکارانی ئێران ڕۆژی سێشەمە 20 خەزەڵوەری ئەم ساڵ لە تەمەنی 53 ساڵیدا بەهۆی جەڵدەی دڵ و گەڕانە گەیشتنی پزیشکی لە نەخۆشخانەی تەوحید ماڵاوی لە ژیان. ناڕزایەتی خەڵکی قەسری شیرین لە ئازدۆخی سەختی ژیان. ڕۆژی پێنجشەمە 27 سەرماوەز خەڵکی شارستانی قەسری شیرین لە ئازدۆخی سەختی ژیان و مایشەت ناڕزایەتیان دەدەن. بە وتەی ناڕازیان ئەو شارە دوو دەروازەی سنووری هەیە، بەڵام خەڵکەکەی لە دۆخێکی زۆر سەختدا دەژین و زۆربەی گەنجانی ئەو شارە بێکار لە حاڵێکدا داهاتی ئەو دەروازە سنووریانە دەڕواتە گیرفانی بەرپرسانی ڕژیم. هەروەها کۆمەڵێکی زۆر یان کۆمەڵێک لە خەڵکی ئەو شارە بەهۆی نەبوونی هەلیکار و گرانەی کرێخان و ناچارن لە نێو خێوەت و کەراوەدا بژێن. لە هەواڵێکی دیکەدا خەڵک لە سەروبەندی شەوی یەڵدادا بە دەستگرانی کەلوپەلی پێویست ناڕازین و دەڵێن ڕژێمی سەرکوتگەری کۆماری ئیسلامی خۆشی بۆ خەڵک نەهێشتوەتەوە و بەشێکی زۆر لە خەڵک تەنانەت توانای دابینکردنی سەرەکی ترین پێداویستیەکانی ژیان. شەپۆلی دەست بەسەرکرانی هاوڵاتیان لە شارەکانی کوردستان و ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا دەیان شارمەندی خەڵکی شارە جۆراوجۆرەکانی کوردستان و ئێران بە بیانی بێبنەما لەلایەن ناوەندەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراوە. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە شاری پیرانشار 5 کەس بەناوەکانی سۆراند و جەدور، هەژار توورەجی، ڕۆزگار خانپایە تا هەرباپیران و سیامەد ئیسماعیلی. لە میاندواویش 3 هاوڵاتی بەناوەکانی حەسەن ڕەمەزانی، بەهمەن ئەحمەدزادە و ئوستاد ئەحمەدی لە بۆکان 2 شارومەند بەناوەکانی مەحەممەد عەباسی و عوبەید سووری و لە مەشهەد و سەبزەوە 4 بەشداربووی مەراسمی پرسەی خۆسرە و عەلی کوردی بەناوەکانی محەممەد زەنگەنە، ئەحمەد و موختار گەلمیشی و سینا کراچی لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە بە توند و تیژیەوە دەست بەسەر کرد. لە لایەکی دیکەوە دەیان شارەمەندی خەڵکی پارێزیای خوزستان بە بیانی فەحسی خوێن لە شرکەتی فامیلی تری DNA کە لەلایەن ئیداری ئیسلاحاتەوە کۆمپانیایەکی ئیسرائیلی پێناسەکرا و ڕەفێنرا بوو کە ناسناوی 2 کەسیشیان بریتێ لە ئەمین ئەکبەری و سەید محەممەد سەویتی. ئازادی 4 ئەندامی تیمی ئاوا میدیای هەرێمی کوردستان لە زیندانی ورمێ. ڕۆژی پێنجشەمە 27 سەرماوەز 4 ئەندامی تیمی ئاوا میدیا لە هەرێمی کوردستان کە بۆ بەشداری لە فیستیڤاڵ سەردانی شاری سەردەشتیان کردبوو پاش 14 ڕۆژ دەست بەسەرکان لە گرتوخانەی ورمێ ئازاد. ئەو 4 کەسە کە بریتی بوون لە عومەر ئەحمەد ناسا و بەڕەسۆکە لە شەشکاری خەڵکی قەڵاتجێ و مامەن حەسەنپوور شارمەندی خەڵکی نەخەدا. ئاوارە عومەر تیمی فلیمبەردار و شۆفێرەکەشیان بە ناوی عومەر پاش بەشداری لە فیستیڤاڵی سەردەشت بە بیانووی نەبوونی مۆڵەت لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر کران و بۆ گرتوخانەی ورمێ ڕاگرزراون. ڕەفاندنی ئەو 4 هاوڵاتیە لە حاڵێکدا بووە کە پێشتر مۆڵەتی فەرمیان لە ناوەندەکانی ڕژیم وەرگرت. خۆپیشاندانی خەڵکیوان و مانیسا لە ئاز ڕەگەزپەرستی تورکەکانی باکووری کوردستان. کۆمەڵێک لە دانیشتوانی شارەکانی وان و مانیسا لە باکووری کوردستان ڕۆژی پێنجشەمە 27 سەرماوەز دژ بە هەڵسوکەوتی نەشیاوی ڕەگەزپەرستانەی تورک خۆپیشاندانیان کرد.
بەپێی راپۆرتی میدیاکانی باکووری کوردستان بە گەستپەرستانی باکووری کوردستان لە یاریکی فوتباڵ بە شێوەیەکی نەشیاو لەشیان کردبووە سەر لەیلا زانە چالاکی سیاسی خەڵکی باکووری کوردستان و بێڕێزی بە ژنانی کوردیان کرد. لە وەڵامی هەڵسوکەوتی نەشیاوی تورکەکانی ڕاگەزپەرست خەڵکی شارەکانی وان و مانیسا لە دوو چالاکی جیاجیادا دژ بە فاشیزم خۆپیشاندانیان کردو و خوازێری محاکمەی تاوانباران بوون و ڕایان کرد. شوێنی وەرزش و ڕاهێنان جێگای یاشتیە، نەک ڕاگەزپەرستی. ناڕزایەتی کرێکاران و شۆفێرانی بەندەردەی. ڕۆژی پێنجشەمە کۆمەڵێک لە شۆفێران و کرێکارانی بەندەردەی لە وستانی بوشەهر دژ بە نەدانی داخوازەکانیان کۆبوون. بە پێی زانیاریەکان شۆفێرانی گۆمەرگی بەندەردەی ماوەیەکە لەلایەن بەرپرسانی ڕژیم و بێکارکران و سیستەمی کاریان بە بێئاگاداری گۆڕاوە. هەروەها شۆفێران و کرێکارانی شاغڵ لەو گۆمەرگە هێشتا باشێک لە داخوازیەکانیان وەرنەگرت و لە دۆخێکی سەختدا دەژین. ناڕازیان بە ڕاخستنی سفرەی بەتاڵ و وتنەوەی دروشمی دژایەتی خۆیان لەگەڵ سیاسەتەکانی کۆماری ئیسلامی نیشاندا. وەرزگرتن لە یادی مێرشاد شەهید نژاد لە عێراق. ڕۆژی پێنجشەمە 27 سەرماوەز بنەماڵەی هەمیشە زیندوو مێرشاد شەهید نژاد و کۆمەڵێک لە چالەکانی مەدەنی عێراق لەسەر مەزاری ناوبراو کۆبوونەوە و ڕێزیان لە یادی هەموو گیان بەختکردوانی شۆڕشی ژیناگەر. بە پەیوەندی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاوکراوەتەوە بنەماڵەی مێرشاد و کۆمەڵێک لە خەڵکی عێراق بە بۆنەیاتنی شەوی یەڵدا لەسەر دڵکۆی و گیان بەختکردووە کۆبوونەتەوە و وێڕای گوڵبارانکردنی مەزارەکەی ئەوتنەوەی دروشم دژ بە کۆماری ئیسلامی ڕێزیان لە یادی هەموو گیان بەختکردوانی شۆڕشی ژیناگرتووە و بۆ جارێکی دیکەش پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردووە. برینداربوونی 20 کەس بەهۆی هاتنی لافە و لە دوورگەی قێشم. بەهۆی بارینی باران لە دوو ڕۆژی ڕابردوو لە چەند پارێزگای باشووری ئێران لافە و هەڵساوە و بۆ هێشەوە 20 شارۆمەند لە دوورگەی قێشم بریندار بوون. بە پێوەی دوێنی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاوکراوەتەوە. شەقام و کۆڵانەکان لە پارێزگای فارس، هەورمۆزگان، سیستان، بلوچستان و کرمان هەروە لە ئاو زیانێکی زۆر بە جوتیاران گەیشتووە. هەروەها بەهۆی کەم تەرخەمی بەرپرسانی ڕژیم بەنداوێک تێکشکاوە و 20 هاوڵاتی لە دوورگەی قێشم کۆتونەتە نێو لافە و بریندار. لە سێدەردانی 13 بەندکراو لە چەند زیندانی ئێران. لە ڕۆژانی ڕابردوو حکمی ئەدامی 13 بەندکراو بە تۆمەتەکانی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی بۆکان، کرماشان، بۆجنەوت، تایبات، ڕەش، تەورێز، ئاهواز، ساری، فیردەوس و ماهشەهر جێبەجێکرا. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران ناسناوی 9 کەس لە ئەدامکراوان بریتیە لە جابر تورکمان، عەلی ڕەزا سوڵتانی، ناسر ئەیوبی، مەنسوور قانع، ئەریو نەیازی، کەرەم ڕەزا کەرەمی، کازم تاهێری، ئەشکان ڕەسووڵی و مەهدی قوربانی. هەروەها 3 کەس لە زیندانانی ڕەش با تۆمەتی کوشتنی بانقەز ئێعدامکراون کە ناسناویان نادیارە و لە زیندانی تایبادیش شارۆمەندێکی ئەفغانستانی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەر لە سێدارە دراوە کە ناسناوی گۆڕای گشتی ئاشکران کرا. سەپاندنی سزای قرس بەسەر 3 ڕۆژنامەنووس لە لۆڕستان و تاران. 3 ڕۆژنامەنووسی خەڵکی لۆڕستان و تاران بەناوەکانی مەجید بەیرانوەن، ئێحسان موعەید و حسێن کازمی لەلایەن دزیە قەزای ڕژیمەوە بە زیندان و دڵخستنەوە محکوم کراون. بە پێی زانیاریەکان و 3 ڕۆژنامەنووسە بە بیانووی ڕەخنەگرتن لە دەسەڵات و تەبلیغ دژی نزام بە زیندان، جەریمەی ماڵی و دۆرخستنەوە لە زێدی خۆیان محکوم کراون کە لە حاڵێکدا هەر سێکیان لە مافی سەرەکی خۆیان بۆ ئازادی ڕادەبڕین کەڵکیان وەرگرتووە. دۆخی خراپی تەندروستی بەندکراوێکی مانگرتوو لە زیندانی شەیبانی ئەهواز. نازم بەریدی زیندانی سیاسی عەرەب کە ماوەی 7 ڕۆژە دژ بە بێبەشبوونی لە مافە سەرەتاییەکانی و هەڵسوکەوتی وەحشیانی مەئمورانی ڕژیممانی لە خواردن گرتووە. دۆخی تەندروستی ناجێگیرە و پێویستی بە دەرمان. بە پێی راپۆرتەکان نازم بەریدی چالاکی مەدەنی و سیاسی تەمەن 38 ساڵی خەڵکی حامیدیە لە ڕێکەوتی نۆزەی خەرمانەنی ساڵی 1384 هەتاوی هاوڕێ لەگەڵ 6 چالاکی دیکە لەلایەن وەزارەتی ئیتلاعات و دەستبەسەر و پاش 7 مانگ ئەشکەنجە بە تۆمەتەکانی هەوڵی تێکدانی ئەمنیەتی وڵات لە فساد فیل ئەرز و محارەبە سەرەتا بە ئێعدام محکوم و دوجاریش سزاکەی بۆ زیندانی هەتا هەتایی کەم کراوە.
لە هەواڵێکی دیکەدا بەرپرسانی وەزارەتی ئیتلاعات سێ بەنکراوی سیاسییان بەناوەکانی ڕەزا خەندان، شەهریار بەیاتی و مریەم ئەکبەری منفرد لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کرد. درێژەی بەندکران و پەروەندەسازی بۆ سپیدە قوڵیان. مهدی قوڵیان برای بەندکراوی سیاسی سپیدە قوڵیان ڕایگەیاند بە پرسانی ئەمنیەتی ڕژیم ماوەی بەندکرانی ناوبراویان درێژ کردوێتەوە و هەروەندەی تازەشیان بۆ ساز کرد. بەوتەی مهدی قوڵیان سپیدە پاش بەشداری لە مەراسمی پرسەی خۆسلە و عەلی کوردی ماوەی 4 ڕۆژ دەست بەسەر و زیندانی کراوە لەلایەن وەزارەتی ئیتلاعاتەوە بە ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات و تەبلیغ دژی نزام تۆمەتبار کرا. لە ماوەیەدا سپیدە تەنیا پەیوەندیکی تەلەفۆنی کورتی لەگەڵ بنەماڵەکەی هەبوو لە هێشتا هیچ زانیاریەک لەسەر شێوەی یان لەسەر شوێنی بەندکرانی دیار. دوای هەواڵمان سەبارەتە بە ناڕەزایەتی کرێکاران و کەشاوەرزان لە چەند وڵاتی ئەوروپای. ڕۆژی پێنجشەمە 27 سەرماوەست کەشاوەرزان و کرێکاران لە وڵاتەکانی بەلژیک، ئیسپانیا و پۆرتوغال دژ بە سیاسەتی ڕیازەتی ئابووری یەکێتی ئەوروپا ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. بەوتەی کەشاوەرزانی ناڕاستی بەهۆی سیاسەتەکانی یەکێتی ئەوروپا زەرمەند بوون و ڕێژەی داهاتیان بە شێوەیەکی بەرچاو دابەزین. ڕۆژی ڕابردوو کرێکارانی ناڕازی لەگەڵ هێزەکانی پۆلیس لە شاری برۆکسل بە شەڕ هاتنە و شەقامەکانی ئەو شارەیان داخست. بڕیارە لە ڕۆژانی داهاتووشدا کرێکاران و کەشاوەرزان لە وڵاتەکانی ئیتاڵیا، ماڵت، یۆنان و قۆبرس دەست بە دۆخی سەختی مایشەتی خۆپیشاندان بکەن. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک.